لە ڕۆژی جەژنی هەستانەوەی مەسیح یەکشەممە کە یەکێکە لە جەژنە هەرە گەورەکانی کریستیانەکان، پاپا فرانسیس هاوخەمیەکی بە ئازاری لەگەڵ خەڵکی ئۆکرانیا دەربڕی. هەموو قوربانی ئۆکرانیەکان لە دڵمدان، میلیۆنان پەنابەر و ئەوانش کە لە ناوخۆی وڵاتدا ئاوارە بوون، خێزانە لێکترازاوەکان، بە ساڵداچووەکان کە بە تەنیا جێماون، ئەو ژیانانەی کە تێک چوون و ئەو شارانەی کە خاپور کران، دیمەنی ئەو منداڵە بێدایک و باوکانە دەبینم کە بەهۆی شەڕ هەڵاتون. پاپا فرانسیس بەردەوام بوو لە قسەکانی و گوتیشی قوربانیەکانی ئەو شەڕەی کە رووسیا لە ئۆکرانیا هەڵیگیرسان هەمان مەینەتی ئەو خەڵکانەیان هەیە کە لە سەرانسەری جیهاندا بەهۆی برسێتی و نەبوونی دەرمانەوە دەمرن. لە هەمان کاتیشدا شەڕ و پێکدادان لە شاری بەندەری گەمارۆدراوی ئۆکرانیا ماریوپۆل بەردەوامە. هێزەکانی رووسیا دوای چەند هەفتەیەک لە بۆردومانەکان بەشێکی زۆری شارەکەیان خاپور کردووە. کاربەدەستانی ئۆکرانیا دەڵێن نزیکەی 20,000 خەڵکی سیڤیل تەنها لە ماریوپۆل کوژراون. کۆنتڕۆڵکردنی ماریوپۆل سەرکەوتنێکی استراتیژی دەدات بە هێزەکانی رووسیا کە بە تەواوەتی دەتوانن لەگەڵ هێزەکانی هەرێمی دۆنباس یەک بگرن. خەڵکی سیڤیلی کە بۆ ماوەی زیاتر لە 40 ڕۆژە لە قەیرانێکی مرۆییدان لەم شارە گەمارۆدراوەدا، ئەوان ئاوی خواردنەوەیان نییە، خۆراکیان نییە، گەرمکەرەوەیان سۆپا و کارەبایان نییە. ئێمە داوا لە هەموو هاوبەشەکانمان دەکەین پشتیوانیمان بکەن و هاوکار بن لە ڕاگررتنی ئەم قەیرانە کارە ساتاویەی ماریۆپۆڵ. وێرانکاریەکانی لە شارەکانی وەکو ماریۆپۆل ئاستەنگەکانی گەیاندنی هاوکاریە مرۆیەکان بۆ ناوچەکان زیاد کردووە. ئێمە گەیشتینە ملیۆنان کەس. ئێمە و هەموو هاوبەشەکانمان لە کۆمەڵگای نێودەوڵەتی لێرە لە ناو ئۆکرانیاداین، بەڵام هەندێک شوێنی وەکو ماریۆپۆڵ و شوێنەکانی تر هەن کە ناتوانین پێی بگەین بەهۆی ئەوەی هێزەکانی رووسیا شارەکەیان گەمارۆداوە و ڕێگەمان پێنادەن بەپی پێویست دەستمان پێڕابگات. ئەگەر دەستڕاگەیشتنمان هەبێت، ئەگەر بتوانین شارەکانی ئەو ناوچانە ڕاگرین، دەتوانین بگەین بە هەموو کەسێکی کە پێویستی زۆری بە خۆراکەیە. وەزارەتی بەرگری رووسیا جنگاوەرانی ئۆکرانیا لە ماریوپۆل بە چەکدارانی ئەوروپا و کەنەدا ناودێر دەکات و دەڵێت زۆربەی ئەوانەی بەرگری دەکەن کوژراون یان لە وڵاتە کاڵاتون. نوێنەرێک ڕایگەیان چەکدارەکانی کە ماونەتەوە بژاری ئەوەیان پێدراوە چەکەکانیان دانێن و خۆیان ڕادەست بکەن، بەڵام ئەوان ڕەتیان کردوتەوە. رووسیا بەم دوایانە هێرشەکانی بۆ سەر ئامانجە لەشکریەکانی ئۆکرانیا زیاد کردووە کە پێدەچێت وەکو تۆڵەکردنەوەیەک بێت بۆ هێرشی سەر کەشتی جەنگی مۆسکۆڤا کە نەقوم بوو. رووسیا دەڵێت کەوتنەوەی گەڕێک لە ناو کەشتێکە بووە هۆی نەقومبوونی، بەڵام ئۆکرانیا دەڵێت بەهۆی هێرشی موشکی کروزی ئەوان بووە کە ئەمریکاش پشتیوانی لەم زانیاریە دەکات. ڕێبەری ئۆکرانیا داوای لە سەرۆک جۆ بایدن کردووە سەردانی ئەو وڵاتە بکات کە لە شەڕدایە.